من دەزانم لۆنایەنەکەنی ئەگەر حەفلەم شایی هاتم خۆ بەس ئەوە دەزانن پارەی نیوە فەقیرە نانێ پارەکەی بدەن هەندە ڕەزیل و پیسکەنا هادی دەیانێ پارەکەی بە من دووتە يا خب بخير ما تشوف بخير بي درسگار دەپێ بێ و تەواو دەزانیت چییە؟ چیە دەبێت لە دڵم تەقی؟ قوربانی دایک و باوکی خۆم بم کوڕە نایەبەکەم وەرە ماچکم دێ وەرە گۆجان زۆر باش بووین ئەو جارەی هەندێکی بەدڵێ خۆلۆتینم پرۆگرامی ئەرێ بەزنیە شەممە کاتژمێر 9 شەو